نوری نەمر بەرجی شەشەم نووسینی مامۆستا محەممەد فەتحوڵڵا گولەن. هەستیاری بۆ ڕیوایەتکردنی فەرموودە وەک خۆی. جێڕانەوەی واتای فەرموودە الڕیوایە بالمعنە واتا جێڕانەوەی فەرموودە بە دەربڕینێک جیاواز لە دەربڕینی سەروەرمان بە چەند مەرجێکی وەک لە بیرچوونەوەی دەربڕینی بنەڕەتی فەرموودەکە و زاڵبوونی تەواوەتی کەسی جێڕەرەوە بەسەر زماندا و دروست نەکردنی وێنەی وشەیەکی جیاواز لە نێو سیاق و سیباقی فەرموودەکەدا لە کاتی بەکارهێنانی وشەیەکی دیکەدا بە دروست دانراوە. لەگەڵ ئەمەشدا هاوڵە بەڕێزەکان هەتا بڵێیت هەستیار بوون لەوەی وشە بە وشە و پیت بە پیتی فەرموودەکان وەک خۆیان بگوازنەوە. بۆ نمونە ڕۆژێکیان عوبەیدی کوڕی عومەیر لەلای عەبدوڵڵای کوڕی عومەردا ئەم فەرموودەیە دەجێڕێتەوە: مثل المنافق كمثل الشاة الرابضة بين الغنمين. نمونەی منافق وەک نمونەی ئەو مەڕەیە کە لە نێوان دوو ڕاندا دێت و دەڕوات. واتە منافق بەهۆی ئەوەی لە نێوان باوەڕداران و کافراندا دێت و دەڕوات و لە هیچ لایەکیان جێگیر نابێت، کەسێکە کە لە هیچ لایەک پەسەند ناکرێت، لەبەر ئەوەی لەگەڵ باوەڕداراندا هەڵدەستێت و دادەنیشێت، لە چاوی کافراندا بە سووک و ڕیسوا دەبیندرێت و لەبەر ئەوەش کە نەیتوانیوە بگاتە پلەی کامڵی ناخی باوەڕدار بە تەواوی، واتە باوەڕی نەهێناوە، لە چاوی باوەڕدارانیشدا سووک دەبێت. جایی بن عومەر کە ئەمەی گوێ لێ دەبێت تووڕە دەبێت و دەڵێت نەخێر ئەو وای نەفەرموو. عومەیریش دەپرسێت ئەی چۆنی فەرمووە؟ ئەیبن عومەر دەڵێت من بەم شێوەیە لە پێغەمبەری خواوە گوێم لێ بووە. مثل المنافق كمثل الشاة العائرة بين الغنمين. جیاوازی نێوان دوو جێڕانەوەکە تەنها وشەی ئەلڕابیدە و ئەلعائیرەیە. ئەم فەرموودەیە لە موسنەدیشدا بەم شێوەیە تۆمار کراوە. عەبدوڵڵای کوڕی عومەر دەجێڕێتەوە کە پێغەمبەری خوا فەرموویەتی: إن مثل المنافق يوم القيامة كالشاة بين الربيضين من الغنم إن أتت هؤلاء نطحتها وإن أتت هؤلاء نطحتها. نمونەی دووڕوو لە ڕۆژی قیامەتدا وەک نمونەی ئەو مەڕەیە کە لە نێوان دووڕاندا دێت و دەڕوات، کە دەچێتە لای ئەمیان شاخی لێ دەوەشێن و کە دەچێتە لای ئەوی کەشیان هەر شاخی لێ دەوەشێنن. عەبدوڵڵای کوڕی عومەر دەڵێت کە دەبێت لە بری كالشاة بين الربيضين كالشاة بين الغنمين بەکار بهێنرێت، چونکە خۆی لە پێغەمبەری خواوە صەڵی الله عەلەیه وسەلەم وای بیستووە. ئەم هەستیاریەی هاوڵان بە هەمان شێوە لەلایەن شوێنکەوتوان و شوێنکەوتووی شوێنکەوتوانیشەوە نیشان دراوە. بۆ نمونە زانای بەناوبانگ سوفیانی کوڕی عوەینە لە زوهوریەوە و با زنجیرە هەتا دەگاتە سەر پێیانبەر ئەم فەرموودەیە دەجێڕێتەوە: نهى رسول الله صلى الله عليه وسلم عن الدباء والمزفة أن ينتبذ فيه. پاشان لە کاتێکی دیکەدا ئەم فەرموودەیە لای سوفیاندا بەم شێوەیە ڕیوایەت کراوە: ئەن یونذیبە فیه. سوفیانیش یەکسەر ڕەخنەی لەم جێڕانەوەیە گرتووتی من بەم شێوەیە لە زوهریەوە گوێم لێ نەبووە. ئەو فەرموودەکەی بەم شێوەیە ڕیوایەت دەکرد، پاشان شێوە ڕاستەکەی بۆ خوێندەوە. جیاوازی نێوان دوو جێڕانەوەکە ئەوەیە لە یەکێکیاندا یەنبیدە کە شێوازی ثولاثی وشەکە و لەوی دیکەیاندا یەنتەبیض کە شێوازی ئەلخوماسیە و لە بابی ئەلئیفتیعالە بەکارهێنراوە و جیاوازیەکەیشیان لە واتادا تەنها وردەکاریەکی ناگرنگە. بەڵام چ هاوڵان و چ شوێنکەوتوان و چ شوێنکەوتووی شوێنکەوتوان هەموو لە بابەتی جێڕانەوەی دەقاودەقی فەرموودەدا وەک ئەوەی لە پێغەمبەری خواوە بیستراوە بەم ڕادەیە هەستیار بوون. ئیدی لە بەرامبەر ئەم هەستیاریەوە نرخی ئەو بانگەشە بێبنەما و بۆشانەی لە دوێنێەوە بۆ ئەمڕۆ بەم شێوەیە کراون کە گوایە هاوڵان و شوێنکەوتوان ئەو شتانەی لە پێغەمبەری خواوە گوێیان لێ دەبوو باوشەکانی خۆیان دەریان دەبڕی، هەر بۆیە ئەم فەرموودانەی بەو شێوەیە گوێزراونەتەوە سەنجێکیان بۆ بوونە پایە بۆ یاسادانانی ئیسلامی نییە. بۆ ئێوە جێدێڵم بوخاری لە کتاب الدعواتدا ئەم فەرموودەیە لە بەڕای کوڕی عازبەوە دەجێڕێتەوە
کە پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلم پێی فەرموو کاتێک ویستت بخەویت دەستنوێژ بگرە و پاشان لەسەر لای ڕاستت پاڵ بکەوە و ئەم نزایە بخوێنە. اللهم أسلمت نفسي إليك وفوضت أمري إليك والجأت ظهري إليك رغبة ورهبة إليك لا ملجأ ولا منجى منك إلا إليك آمنت بكتابك الذي أنزلت وبنبيك الذي أرسلت. منیش لە خزمەتی پێغەمبەری خوادا صلی الله عليه وسلم ویستم ئەم فەرمودەیە بەباشی لەبەر بکەم و دووبارەی بکەمەوە. کاتێک دووبارەم کردەوە وتم وبرسولك الذي أرسلت، بەڵام سەروەرمان پێی ڕاست کردمەوە و پێی وتم بڵێ وبنبيك الذي أرسلت. وەک دەبینرێت پێغەمبەری سەروەرمان بەهۆی واتایەک کە ئێمە ڕەنگە لێی تێ بگەین یا لێی تێ نەگەین بەیادی بەڕا دەهێنێتەوە کە پێویستە لەو شوێنەدا بڵێت نەبی نەک ڕەسوول. بەڵێ مرۆڤ کاتێک دەنوێت و دەچێتە نێو جیهانی خەون چارۆکەی خۆی بەڕووی بەشێک لە 46 بەشی جیهانی نبووەتدا دەکاتەوە، چونکە خەوتن و خەون بە دیوێکدا پەیوەست بە نبووەتن، بەڵام لەگەڵ ڕیسالەتدا پەیوەندیان نییە. ڕیسالەت پێویستی بە حاڵەتی سەحوو واتە هۆشیاری و کراوەیی چاو و دڵ هەیە. بەڵێ ئەم هەستیاریەی پێغەمبەری سەروەرمان صلی الله عليه وسلم نیشانی دەدا، بە هەمان شێوە هاوڵانیش ئەو هەستیاریەیان نواند و بە وریاییەکی دەراساوە فەرمودەکانیان وەرگرت و بە هەمان وریایی و هەستیاریەوە بە کەسانی دوای خۆیان گەیاند.